سپاس بۆ بەڕێبەراتی گشتی پەروەردەی ئەولێر و هەروەها بەڕێبەراتی پەروەردەی ناوەندی ئەولێر. ئەمە سێمین پێشانگایە بۆ کارەدەستی منداڵان لە قۆناغی باخچەی منداڵان ئەکرێتەوە. ئەمڕۆ 21 باخچەی منداڵانی حکومی و هەروەها ناحکومیش بەشدار بوون لە باخچەی منداڵانی جوان لە هەولێر. لێرە نمایشی کارەدەستیەکانی ئەو منداڵانە کرا کە لە قۆناغی یەکەم و قۆناغی دومی باخچەن گرنگیدان بە بواری هوەری و هەروەها گرنگیدان بە چالاشەکانی منداڵان لە قۆناغی باخچەیەکە لە کارە لە پێشینەیەکان و وەرکە سەرچەکانی باخچەی منداڵان کارێکی گرنگە و دەستخۆشیان لەکەین. سپاسیانەکەین بۆ ئەوی کە هەمیشە بەڕێبەراتی پەروەردەی ناوەندی ئەولێرێکێکە لەو بەڕێبەراتیانەی کە جم و جۆڵ و چالاشێکی باشی تا بەدیەکرد. ئەمڕۆ بە ئامادەبوونی جەنابی وەزیری پەروەردە و بەڕێز بەڕێوەبەری گشتی باخچەی قوتا منداڵانی جوان پیشانگایەکی وێنە کێشان و کاری دەستی منداڵانی کردەوە. لێرەدا 21 باخچەی منداڵانی حکومی و ناحکومی تیادا بەشدار بوون. دیارە کردنەوەی پیشانگا و ڤیستیڤاڵ و بۆنەکان بۆ منداڵان لە چوارچێوەی گرنگیدانە بە توانا و بەهرەی منداڵانی ئازیز. وەزارەتی پەروەردە بە گرنگیەوە دەڕوانێتە هەموو ئەو چالاکی و ئەم ڤیستیڤاڵ و ئەم بۆنانەی کەوا دەکرێ بۆی دەرفەت بڕەخسەی بۆ منداڵانی ئازیز لەوێوە هەم توانای منداڵان هەم ماندووبوونی مامۆستایان پێشکەش بە ئامادەبووان بکرێ. خۆشبەختانە ئەمڕۆ کۆمەڵێک بابەتی گرنگ و ناوازە و کۆمەڵێک ئۆپەرێت و گۆرانی لەلایەن منداڵە چاوگەشەکانی باخچەی منداڵان پێشکەش کرا. ڕۆشنا عەلیم لە بەڕێوەبەری باخچەی ڕۆژم بەشداریمان کردو لەم پێشانگایە. ئەم پێشانگای کاری دەستی منداڵانە جیاواز لە ساڵانی ڕابردوو کە بە بەردەوامی پێشانگای کاری دەستی مامۆستایان نەکرایەوە. پێم وایە ئەم ساڵ جیاوازترە و ماهیەتیشی گرنگترە. هیوادارم لەسەر ئەم ڕەوتە بەردەوام بن لەکردنەوەی پێشانگاکان و ئەم شێوازە لە پێشانگا بکانەوە، چونکە بەڕاستی پیشاندانی کاری دەستی و بەهرەی منداڵان گرنگترە لە هی مامۆستا بەلای منەوە. ئەکرێ بۆ مامۆستاش پێشانگای گەورە و کاری دەستی بکرێتەوە لەسەر ئاستێکی تر، بەڵام ئەم جۆرەیان کە ئەم ساڵ بە گروپات ئەکرێتەوە، هەموو ساڵێکیشێک بە گروپات و ئێستش بە گروپات کراوەتەوە. ماهیەتی خۆی هەیە لەبەرەوەی کە بەهرەی با بڵێن بەهرەی مناڵانە، واتە داهێنانی مناڵانە کە لەسەر کاغەزێک نەخشێن و هەم مناڵەکان دڵیان پێخۆشە کە بەشداریەکەن لە پێشانگایەکی وایە لە ئێستەوە. تەمەنی و مناڵانە وەری باخچە 4 ساڵ و 5 ساڵە گرنگە بەڕاستی لە ئێستا و پیشانیان بن کە ئێوە چین، کە ئێوە توانن چی دروستکەن و ئەوەی کە گزارشتی لەکەن بۆ خۆیان بینوێنن لەسەر کاغەز. هیوادارم بەردەوام بێ و دەستخۆشیان لە یەکەم لە ڕێخەرانی پێشانگاکان. سازان قادر عەبدوڵڵا بەڕێوەبەری باخچەی منداڵانی جوان کە ئەوڕۆ هەفتەی ڕۆژی دووشەممە پێشەنگایەکی خولی سێەم
کراوەوە لە باخچەکەمان بە سەرپەرشتی ڕێزدار کاک دکتۆر ئالان حەمەساعید و بەڕێوبەری گشتی مامۆستا لوقمان و بەڕێوبەری پەروەردەی ناوەند مامۆستا دلێر و کۆمەڵێک لە سەرپەرشتیارانی بەڕێز و میوانە بەڕێزەکان و هەروەها 20 باخچە کە تێیدا بەشدار بوون بە تابلۆی منداڵان کە لەلایەن منداڵەکانەوە نەخشێنرا بوو بەهرەی منداڵەکانی تێدا دیار بوو خۆشحاڵانە کار و ئیشەکان زۆر بە جوانی بەڕێوەچوو شوێن دەستی منداڵەکان زۆر بە جوانی دیار بوو ئەمن دەستخۆشی لە هەموو ستافەکە دەکەم ئەوەی کە بەشدار بوو لەو پێشانگایە و کە ئیشی کرد لەو پێشانگایە و بە تایبەتی دەستخۆشی لە ستافی باخچەی جوان دەکەم کە زۆر بە جوانی چالاکی خۆیان ئەنجامدا و کار و پیشەکانی خۆیان بتوانیان بخەنە ڕوو بەرامبەر بە میوانە بەڕێزەکان. کەسێ ماچی کرد لەواڵە ماوەشیان بێن بەڵێ زەوە دیار بێن لەواڵە ماوەشیان بێن بەڵێ زەوە دیار بێن شیری خۆتان بنوێنن بەڵێ بکار بهێنن شیری خۆتان بنوێنن بەڵێ بکار بهێنن بەڵێ بکار بهێنن. ئافرین چاپ بەشدار بووم وەکۆوان سمۆشتانەمان کرد بەچ بەشدار کرد؟ بەڕسمی بەڕسمی لە کامە ڕۆژێ ڕۆژەی دەڵتە فیچە ناوچی؟ لیدیا چێ؟ لیدیا ویرما لە چ باخچەی؟ باخچەی منداڵانی گوڵەباخ لە گوڵەباخ باخچە؟ ئەمنش